ئەرخۆم بە قوربانێکی پەکەی کۆڵی پیاوان بێناز دانشگای چۆڵی چوومە خوازمەنی لای کەس و کاری ئەی ژنە خوێنێ بۆ پەرستاری خانم پەرستار دەستم بەدامان من بیماری تۆم خۆت بمکە دەرمان ئەرخۆم بە قوربان دانشگا چوونێت عەسرکەیتیتە و خۆم بە مەشوونێت ئەرخۆم بە قوربان ڕێدانشگاکەت خۆم ڕازی ئەەکەم باوکو براکەت بە یێواش یێواش بە نەرمە نەرمە بە یێواش یێواش بە نەرمە نەرمە دڵەکەی تۆ سەردا دڵەکەی من گەرمە دڵەکەی تۆ سەردا دڵەکەی من گەرمە الله مامۆسا یاسین مامۆسا ئەمیر نەمری و حامەدی تاقانە دووچاوم پێشکەش بە خۆت عەزیزەکەم و هاوڕێکانی ماهوربەند سڵاویان لێبێ چەکمەتان کرد الله قیاسی گەورە منوشەریان بۆ بکوزاوە بۆ بکوزاوە کاکە منوشار بۆ بنەماڵی پەتهەڵایی بۆ میرزاکانی بۆ ئامۆزاکانی بۆ سەرجەم میێوانەکان بۆ مامۆسا یاسینی پەتاحی بە تایبەت بۆ هەنەرمەندی دەنگخۆش بۆ مامۆسا ئەمیری قیاسی کاکە منوشەری عەزیز بۆ بکوزاوە کاکە منوشەر دیسان بۆ پیرۆزبایی لە زاما بووکێ بۆ خانمی خۆی کاکە منوشەر بۆ ستایش خانم بۆ شایان بۆ خۆینساکانی بۆ سەرجەم میێوانەکان منوشەری نازان بۆ بکوزاوە بۆ بکوزاوە بۆ بکوزاوە کاکە منوشەر بشی سەباخێوە نەگرێمیوە هەر کوڕێنەی کاشە و گەرماڵەومە عمری بابڕەوە وەک باکەی شەمە هەر کوڕێنەی کاماچ لەسەر گۆناوە ئیتر نازانێ دڵداری چۆنە ئیتر نازانێ دڵداری چۆنە ئای مەچۆ دڵ تۆریەکەم ئای مەچۆ دڵ تۆریەکەم باوی نارنج زڵ شۆریەکەم زڵ شۆریەکەم الله الله مامۆسا یاسین مامۆسا ئەمیر نەمری چامانە مەمەدی پەتهەڵایی هەروەسە باخێوە ناگرێمیوە الله لە مەمەد هەر بژێ بۆ هێمندیان برام بهزاد عەبدوڵایی بۆ مامۆسا یاسین بهزاد عەبدوڵایی بۆ مامۆسا یاسین بۆ دەنگە خۆشەکەی مامۆسا یاسین بۆ مامۆسا ئەمیری قیاسی بۆ مامۆسا یاسین دەستی دەرنەکە چامانە بهزاد گیان هەر بژێ بۆ مهندس ئەمران و بۆ هێمنگیان ئەمیری چاوانن سەرجەم ڕەفیقەکان کڵەحاسەکانی حازر بۆ چاوەکان بێزادیان عەبدوڵایی یاسریان کەرەمی دوو چاوم بۆ کوڕەکانی بەکرادار بە تایبەت الله ئەتنەداواتە و بێژە شوونەکەم ئەتنەداواتە و بێژە شوونەکەم چونکە ناڕازی لە باوکو براکەم بێژە شوونەکەم هێشتا مناڵم هێشتا نەگەیوە دوولی مۆی کاڵم هێشتا نەگەیوە دوولی مۆی کاڵم ئای شێتم خۆماریگیان شێتم ئای شێتم خۆماریگیان شێتم تا ڕۆژێ ماوە چاوەڕێی ڕێتم خاکی ژێرە پێتم دەستی خۆش بێ هۆنەرگیان برای نازار سپاسیەکەین بۆ ئەندامانی ماهوربەند خۆمان بۆ خۆت سڵاو بۆ کوڕەکانی سەلاسی باوەژانی بۆ بێزانیان وڵای بۆ جێخەڵەکەی فەرشیدیان و ئەوەینیان بۆ کوڕەکانی سەلاس بە تایبەت دیسان بۆ پاشێد و عوبەید سڵاو بۆ کورد و کوردەواری ئەوەی کورد لە دنیایە چامانە بۆ عوبەید و بۆ فەرشید فەرەڕەش چامانی هەر بژێ سامانی سەدۆ بەخێری چامانی سامان ئەو گۆرانەیە تایبەت بۆ چاوەکان ئەمەدیان بۆ شعبیان ڕەحیمی بە تایبەت چامانە شەهابی ڕەحیمی عەزیز باوە
ئەوگۆرانی پێشەشەکەین بە مامۆستا ئەمیری قیاسی و دەست و پەنجە جوانەکەی بە دڵی خۆیەتی مامۆستا یاسین الله بۆ ڕۆژین و بۆ ڕێبین بۆ ڕۆژین و بۆ ڕێبین بۆ ڕۆدن و بۆ ڕێبین بۆ بکوزاوە بۆ ڕۆدن و بۆ ڕێبین بۆ سەرشە میوانەکان لە تەرەفی گەردەخانم دەستی خۆش بێ جان مامۆستا یاسین ئەمری بۆ چاوەکانی ئەمن بیان ژی مامۆستا ئەمیر بۆ ئەیوبیان قادری بۆ مەمەندی شەیخی بۆ عەلی کوردان سامانی کەسەکەم هەنەرگیان بۆ خانبەکەی دەچۆپی بۆ شابانوەکەی بۆ خانبەکەی بۆ شابانوەکەی کاکە هۆنەر بۆ پیرۆزبایی لە بۆ کوزاوە بۆ خانبەکەی خۆی دیسان هۆنەرگیان گەڵاباران بۆ شابانوەکەی بۆ خانبەکەی بۆ مامۆستا یاسین مامۆستا خانم بۆ خاتر ئەو دوو براتە خانم بۆ خاتر ئەو دوو براتە لە خۆم زیاتر کێ خاتر خاتە سینە سافەکە و بۆم بخەدارەوە سینە سافەکە و بۆم بخەدارەوە وەکەم تۆریاگە خۆتاشی بارەوە نە شەرمانە بووانە دڵگرانی نە شەرمانە بووانە دڵگرانی کەوتوە زەبەیمە کار پەشیمانی کەلیانێ تێکەن باشە و من خۆش بێ کەلیانێ تێکەن باشە و من خۆش بێ هەرکە ناڕازی ڕووی باوکی ڕۆژێ بێ هەرکە ناڕازی ڕووی باوکی ڕۆژێ بێ خەزاو لە گیانم بێوەی مناڵدار خەزاو لە گیانم بێوەی مناڵدار ڕۆژێ نەوبینم بە بمەشێز و هات جفتەکە وشەکەی سپۆرتکەتانی جفتەکە وشەکەی سپۆرتکەتانی خوابیان پارێزێ خۆی و مەمانی خوابیان پارێزێ خۆی و مەمانی بڵێ ئامین کامیر ئەڵڵا ئەڵڵا وەرەگژیان یاسر بروەتی بۆ زاوا بۆ زاوا بۆ زاوا بۆ زاوا بۆ زاوا گیان بۆ تاقەبڕی زاوا بۆ کوڕەکەی بۆ ئایهان بروەتی بۆ شادامات بۆ زاوا بۆ زاوا بۆ زاوا بۆ مامۆستا یاسین مامۆستا ئەمیر بۆ مامۆستا یاسین مامۆستا ئەمیر بۆ مامۆستا یاسین مامۆستا ئەمیر ماڵی ئابی یاسر بروەتی ریتم هەورامی شەپی خیانە عزیزەکان ریتم هەورامی چەپی ریتم هەورامی منەزەم تکایە بە یەک سەب یەک شۆ پێڵ بەڕە مناڵەکانیش بەسەر خاڵیکەن مدیریەتکەن ئەو مناڵانە داوەنە بەسەر ئەوانەیش کە خواحافیزیەکەن ڕێگەی ئاتوورە کاکە سۆهراب